هەر لە سەرەتای ڕوودانی کارەساتەکەوە دراوسێ ئازیزەکانمان لە گەڕێکی کازیوە و هاوڵاتیانی خۆشەویست و بە هەڵوێستی شاری سلێمانی بە خوێن گەرمی و ئەرکی مرەڤایەتیەوە بەها نامانەوە هاتن. ئەگەر لوتفی خوای گەورە و هاوکاری ئەوان و فریاگوزاری برایان و خوشکانمان لە دەستگا پەیوەندیدارەکانی پارێزگا و قایم قامیەتی سلێمانی و هەروەها کۆمپانیای BBS و خۆشبەختە و خۆبەخشە بە هەڵوێستەکان نەبوایە، ئەوە کارەساتەکە گەورەتر و ژمارەی شەهیدەکانمان زیاتر دەبوون. بۆیە لە خزمەتتاندا و لەم کۆنگرە ڕۆژنامەوانیەدا بە پێویستی دەزانین کە سوپاس و پێزانینی بێپایانمان ئاراستەی گەورە و بچووک و تاک بە تاکی هاوڵاتیانمان بکەین لە هەر چوار پارچەی کوردستانی عێراق لە دەستدانی خێزان و منداڵەکانمان لە ڕووداوێکی هێندە گەورە و کەموێنەدا تاقیکردنەوەیەکی سەختی خودداییە. بەو پەڕی سەبر و سوپاسگوزاریەوە پێی رازین و زۆر داوای بەخشین لە هەموو ئەو بەڕێز و خۆشەویستانە دەکەین کە لە بیرمان کردوون و ناویان بهێنین. خوازیارین کارەساتی ناخەژێن و ها شێوەی لەم جۆرە دووبارە نەبێتەوە. خوای گەورە و میهرەبان پاداشتی خێری هەموو لایەکتان باتەوە. لە ئێزدان داواکارین کوردستان هەمیشە پارێزرا و ئاوەدان بێت و پێمان خۆشە بە بەڕێستان ڕابگەێنین لەبەرەوەی ماوەی هەفتەیە کە هەموو خەڵکی کوردستان پێمانەوە زۆر ماندوو بوون. بۆیە پرسەی ماتەمینی فەرمی و نافەرمی لە هیچ شارێکی دیکەی کوردستان دانانین. ئینا لله وئینا ئیلەیه ڕاجعون. والسلام عليكم ورحمة الله وبركاته. بنەماڵەی شەهیدانی کارەساتەکەی سلێمانی و سوپاس بۆ هەموو لایەک.